بۆ ئاساییکردنەوەی ڕەوشی کەرکووک و دانانی پارێزگارێک بۆ شارەکە با چاودێری نەتەوەیەگرتوەکان کۆبوونەوە و دانوستانی چڕ لە ئارادایە و لە ماوەی ڕابردووشدا چەندین کۆبوونەوە لە نێوان پێکاتەکاندا کراوە. چاوەڕوانیش دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا جوموجوڵە سیاسی و دیبلۆماسیەکان گەرم و گوڕی زیاتر بە خۆیانەوە ببینن. هاوکات یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیش دوای ڕێکەوتنەکەی دەی تەمموز ئەم ساڵ و دیاریکردنی تەیب جەبار بۆ پارێزگاری کەرکووک لیژنەیەکیان بۆ ئاساییکردنەوەی ڕەوشی شارەکە و گفتوگۆ و دانوستان لەگەڵ پێکاتەکانی تری شارەکە پێکێناوە و بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا لیژنەکە سەردانی بەغداد بکات و جگە لە پرسی پارێزگار سەرنج و تێبینیەکانیش لاسەر چەند بڕگە و مادەیەکی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بخەنە ڕوو. سەبارەت بە کۆبوونەوەی یۆنامی و نوێنەری پێکاتەکان ئاوات محەممەد ئەمین ئەندامی لیستی برایەتی کەرکووک ڕایگەیان بۆ ئامادەبووان لە کۆبوونەوەکە بانگێشتیان پێگەشتووە وەک لایەنی نەتەوەیەگرتووەکانیش سەرۆکی یۆنامی لە عێراق ئامادە دەبێت. هەروەها هۆشیار عەبدوڕەحمان نوێنەری یەکێتی لە لیژنەی ئاساییکردنەوەی ڕەوشی کەرکووک ڕایگەیان جگە لە کۆبوونەوەی نێوان نەتەوەیەگرتووەکان و هەرسێ لیستەکەی پارێزگای کەرکووک ڕۆژی چوارشەممەش کۆبوونەوەیەکی دیکە لێپرسراوانی باڵای نەتەوەیەگرتووەکان و پێکاتەکانی کەرکووک لە بەغداد کۆ دەکاتەوە. ئاشکراشی کرد تەوەری سەرەکی گفتوگۆکردن دەبێت لەبارەی ئاساییکردنەوەی ڕەوشی کەرکووک و دانانی پارێزگارێک بۆ کەرکووک. هەر سەبارەت بە پرسی کەرکووک و هەڵوێستی لایەنە کوردستانیەکان مەحموود محەممەد وتەبێژی پارتی با دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە لە چەند ڕۆژی داهاتوودا وەفدی لیژنەی هاوبەش یەکێتی و پارتی سەردانی بەغداد دەکات و لاگەڵ نوێنەری عەرەب و تورکمانەکان کۆ دەبێتەوە بۆ ئەوەی ڕەزامەندی ئەوانش وەربگرن لەسەر کاندیدی پۆستی پارێزگاری کەرکووک. بەو پێی پارێزگاری هەموو پێکاتەکانە و ئەو بابەتە دراوەتە دەست لیژنەیەکی تایبەت و کاری لەسەر دەکات. وتشی هەوڵ دەدەن هەموو لایەنە کوردستانیەکان لە کەرکووک هاوڵوێز بن لەبارەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. بەڵام سەرەتای هەوڵەکانیان بۆ ئەوەیە هەندێک مادەی زۆر خراوەتە ناو یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە زیان لە کوور دەدات و لە ئەنجومەنی نوێنەران هەوڵ بدەن هەمواریان بکەنەوە. ئەگەر ئەوەش نەکرا پێکەوە بڕیار بدەن.